برس شێسات شەو باش تو بخێراتی ji bo Kurdistan 24 navendên dengdanê hatin daxistin pêşbînê we çi ne Kurd yan bijin dîlan wê bibe serokvezîr yan ne شەو باش لە ئێوەی خۆشەویست سپاس بۆ ئێوەی بەڕێز خۆشحاڵم ئەمڕۆی گەرتانم بەخێربێ سەڵاو و ڕێز بۆ بینەرانی کوردستان 24 حەزم دەکرد بەڕاستی وەڵامێکی گەشتبینترم هەبای لەسەر پرسیاری جەنابەت ئەوەی ئاخر پێشبینیەکان کە سەعاتی 9 هەروەکو بە خۆتان ئاماژەتان پێکرد دەرکەی بۆ دەنگدەران داخرا و لە سەعات 9ەوە بۆیان یە کەس دەنگی خۆی بدا هەروەکو باستانش کرد تقریبا 176 لە 100 دەنگدەر هەبوو ئەمڕۆ بڕێک کەمتر لە جاری ڕابردوو ئەوەی ئێستا خوێندم پێشبینیەکان ئەوەی کە زۆر بەداخەوە پارتی پۆپولیست یەکەم دەنگی هێناو لەو دەقەیە و حزبی پارتی گەلب و ئازادی کە خاتون دیلان سەرپەرشتی ئەو حزبەی دەکرد دەنگی سێیەمی هێنای لەو کاتە هیوادارم هاواڵەکان دروست نەبێت و حزبی چەپەکان کە حزبی ژینگەی چەپ و کرێکارەکان هاوپەیمانیان بەست بوو دەنگی دووەمیان هێنا لەو کاتە زۆر بەخۆم حەزم دەکرد ڕاستی بۆ یەکەم جار کە خاتون دیلان یەکەم جا ببێتە سەرۆکوەزیران بەڵام ئەوەی ئێستا خوێندم لە دوای سەعاتی 9 ئێوارەکە دەرکە بۆ دەران داخرا ئەو پێشبینیە هاتیە چاوەڕوانکردن. زۆر باشە بەڕێز شێرزاد جیاواز لە پۆستی سەرۆکوەزیرانی هۆڵندا بۆ ئەندام پەرلەمانەکان ئەندام پەرلەمانە کوردەکان یانەوانی کە خۆیان بەربژێر کردووە چانسی سەرکەوتنیان تا چەندە؟ شانسەکە لەسەر ژمارەکەیانە بێگومان ئێستا ئەو سێ بەربژێرە کە باستان کە یەکەم یان خاتونە دیلانە کە ژمارە یەکە بە هەر جۆرێک بێ ئەو دەبێتە ئەندامی پەرلەمانی هۆڵندا دووەمیان کاکە ڕەحیمیە هاوڕێ ڕەحیمی کە ژمارەی 44 لە نەفسی پارتیە پارتی گەلب و ئازادی کە فێفێدەی پێدەڵێ لێرە ئێستا کە 44 بێت کاکە هاوڕێ بۆی ئاستەم دەبێت و برایەکی تری ئێزدیدیمان کاکەوە حەسۆیە لەسەر حزبی پارتێکی کە تازە ئەو ساڵە پێش مانگێک دامەزرا ئەوش لە ژمارەی کۆتاییەکانە حەسەب دەنگهێنانیانە بەڵام ئەوەی ئێستا لە یەکەم پێشبینیەکان کە خوێندم بەس خاتونە دیلان ئەوە 100% بەس ئەو دوورایەکەی ترمان ئاستەم دەبێ بۆیان کە بتوانن بەشدار بن. باشە کاک شێرزاد بە پێی ئەو ڕاپرسیانەی کە پێش هەڵبژاردنەکان لە هۆڵندا هەبوون خاتون دیلان چانسێکی باشی هەبوو بۆ ئەوەی کە پۆستی سەرۆکوەزیران وەربگرێتن بە پێی قسەکەی بەڕێستان کە دەڵێ ئەنجامە سەرەتایەکان بڵاو کراونەتەوە ڕێزی سێمی هێنا بووە هوکارەکە چی بووە کە نەیتوانیەوە دەنگی پێویست بینیتن یان ئەو دەنگانە بێنێتن کە لە ئاست چاوەڕوانی ناوەندەکانی ڕاپرسیدا بوون بێگومانەوە پێشبینی منش بوو پێشتر کە چاڕوانم دەکرد کە حزبی پارتی ئازادی بۆ گەل یەکەم دەنگ بەدەست بێنێت بەڵام بارودۆخی ئێستای ئەوروپا و هۆڵندا لە گۆڕانکاریەکی یەکجار زۆر و لە دوای پەندامیکی کۆڕۆنا و شەڕی ئۆکرانیا لەگەڵ ئەوروپا ببوورە شەڕ رووسیا لەگەڵ ئەوروپا و هاتنی زۆر ئاوارە بۆ هۆڵندا ئەو سێیە زۆر هۆکار بووە لەسەر دەنگدەران و خەڵکی هۆڵندا بێزار بۆ لەوە ئەوەی کە خەڵکێکی یەکجار زۆر ڕوو دەکاتە هۆڵندا و حزبی پۆپولیستەکان یەکێک لە کارەکە یەکێک لە کارەکانیان لە بەرنامەکان ئەوەیە کە دەرکە دابخەن بۆ هیچ کۆچبەرێکی تێڕوو بە هۆڵندا نەکات ئەوە یەکێک لە هۆکارەکانی کە خەڵکەکە بەڕاستی دەنگی خۆی
هی وادارم کەوانە بێ بەڵام وا پێ دەچێت کە دەنگی خۆیان داوێتە بەو با پارتە پۆپۆلیستە چونکە پێشترش لە هەڵبژاردنەکانی دووجاری ڕابردوو بڵێن 2017 و 2019 حزبی پۆپۆلیست هەموو کاتێک لە ئەوە بوو یعنی شان بەشان لەگەر ئەو دوو حزبەکەی تر دەهاتە پێش بەڵام ئەو جارە دیارە دەنگدەران بریاریاندا چونکە هەتاکو دوونێش بۆ ئاگداری جەنابتان 130 لە دەنگدەران دەیانزانی دەنگ بەکێدە 170 لە 100 خەڵکی هۆڵندا هێشتا دەنگی خۆی دیار نەکردو و ئەمڕۆ هەمویان لە کۆتایی دیارە بریاریاندا کە دەرکەی هۆڵندادا بخرێت و مەسلەی ژینگە ئەوانە تەسیرێکی زۆری لە دەنگدەران کردووە بە تایبەتی کۆچبەران و شوێنی نیشتەجێبوون لە باشە بەڕێز شێرزاد لە ئەگەری دەرچوونی کاندیدەکان بوون بە پەرلەمانتار تا چەند کاریگەریان لەسەر بڕیارەکانی هۆڵندا هەبێ بەخۆی ئەمن لەگەرەوە نیمە بە چاڕوانش ناکەم کە حزبێک بتوانێت کە سیاسەتی وڵاتێک بگۆڕێ بەخۆی ئێستا ئێمە لە کات و ساتێکین کە ئەوروپا زۆر شت و بەرەنگاری بووە شەڕی رووسیا بەرامبەری رووسیا بەرام مەترسیەکی یا بڵێن چەڵەنجێکی گەورەیە بۆ ئەوروپا ڕاستە حزبی پۆپۆلیست لەوانە ئەو کاتە دەنگی هێنایە پێشترش چەند ساڵ لەمە و پێش 10 ساڵ لەمە و پێش لە 2012 هەڵە نەبم دەنگدەرانی هۆڵندا دەنگیاندا کە ئێمە هاوکاری ئۆکرانیا نەکەین لە دژی رووسیا بەڵام ڕێفراندۆمەکرا بەڵام لە کۆی لە دوایی هەر بریاریاندا کە هاوکاری ئۆکرانیا بن لە دژی رووسیا من بۆ بۆچوونی سیاسەتی ئەوروپا گرنگترە لەوەی ئەوەی کە حزبێک یا دەنگدەرانی ئێمە بوو کێ دەنگیاندا بێ ئەوان بریار دەبێن چی لە هۆڵندا ڕوودات باشە کاک شێرزاد پارتی ئازادی 35 کورسی بەدەستهێناوە لەم هەڵبژارتنانە وەکو خۆت باست کرد پارتی دیلان 23 کورسی بەدەستهێناوە کە ئەمە ئەنجامی سەرەتاییە ئەم ئەنجامانەی کە ئێستا بڵاو دەکرێنەوە کە ئێستا لەسەر شاشەی کوردستان 24 هەیە یعنی ئەنجامی پێشبینی کراو بوون بێگومان ئەوەی حزبی پارتی پۆپۆلیستەکان پێشبینی کرابوو کە دەنگێکی باش بێنێ بەڵام بە دەنگی دووەم من هەتا دوونش بەخۆم چاڕوانم دەکرد پارتی ئازادی بۆگەل کە خاتونە دیلان سەرۆکایەتی دەکرد یەکەم دەنگ بێنێ و دووەم دەنگ پارتی پۆپۆلیستەکان بێ و سێیەم دەنگ ئەو پارتە تازەی کە بە ناوی نیو سۆشال کۆنتراکت ئەو سێیەمان پێشبینی دەکرد کە بە یەک و دووەم و سێ کۆتایی بە نەتیجەکە بێت بەڵام ئەوەی حزبی پۆپۆلیستەکان بەڕاستی سوپرایسێکی گەورە بوو بۆ من و چاڕوان دەکەم زۆر دەنگدەرانی ترش باش زۆر باش یەک حەز دەکەم ئاماژەی پێ بکەم لەو بابەتە خاتونە دیلان لەگەر بەرپرسی حزبی پۆپۆلیستەکان لەو ئاخرە گەشتبوونا نەتیجە کە ئەو دووە پێکەوە دەتوانن ئەو کابینای دروست بکەن بەڵام هەندێک مەرجی هەبوو حزبی پارتی ئازادی بۆگەل گوتی کە دەبێت نسبەتی سیاسەتی بە نسبەتی ئیسلامەتی و داخستنی مزگەوتەکان و داخستنی سنوورەکان بەرە و کۆچبەران گوتی ئەگە ئەو دوو سێ خاڵی بتوانێت دەستکاری بکات ئەمە ئامادەینە لەگەر ئەو حزبە حکوومەتدا بمەزرێنم لەو ئاناگەر واش بێکەواتە حزبی پۆپۆلیستەکان لەگەر حزبی پارتی ئازادی بۆگەل پێکەوە حکوومەتدا بمەزرێنن حزبی چاپەکان زۆر زەحمەت دەبینم کە ئەوان کابینەیەک دروست بکەن باشە پارتی ئازادی کە دەنگی یەکەمی بەدەستێناوە چ کاریگەریەکی بێت لەسەر سیاسەتەکانی هۆڵندا چی ئەگۆڕێ بۆ داهاتوو تایبەت کۆچبەری یەک لە مشارەکان لە کۆچبەریە پارتی ئازادی بۆگەل لە 12 ساڵی ڕابردوو هەر ئەوان حکوومەتیان دامەزراند بوو ئەوان ئێستاش هەموو کاتێک سیاسەتێکی ئۆروپیانە دادەمەزرێنن سیاسەتێکی ئۆروپیان هەیە بە نسبەتی
لە بەرنامەی ئەوان هاتووە کە دەڵێن ئێمە دەبێ ڕێژەی کۆچبەران کەم بکەینەوە، دەبێ ئەوەندە وەربگرین کە ئەوەندەما پێویست بێ، یعنی دەبێت بە کوالیتی کۆچبەرمان هەبێ، ئەوانەی کە پێویستە لە چ شوێنێک لە ئەوەیەک پێویستیمان بە کۆچبەر هەبێت، ئەو نەوعە کۆچبەرانە داوا بکەین و وەربگرین، بەڵام بە سنوورمان بۆ هەموو کەسە کراوە نەبێت. هەموو کۆچبەرێک کاک شێرزاد، ئەگەر بە کورتی وەڵام بدەیتەوە، هۆڵەندا یەکێکە لە وڵاتانێک کە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست و تایبەت لە هەرێمی کوردستان ڕۆڵێکی گرنگی هەیە لە چوارچێوەی ناتۆدا. بەڕای بەڕێستان دوای پێکهێنانی حکوومەت لە سەردەستی پۆپۆلیستەکان پارتی ئازادی بەو شێوەیە هۆڵەندا بەو قورساییە و بەو گرنگیە دەمێنێتەوە لە ڕۆژهەڵاتی ناوەڕاست؟ بێگومان دەمێنێت، چونکە ئەبدونە ئەو پرسیارە ئاراستەی خێرت ویلدرز کرا کە بەرپرسی سەرۆکاتی پارتی پۆپۆلیستەکان دەکەن، گوتی ئەگەر بەیانی خەڵکی هۆڵەندا دەنگ بە من بدەنەوە ئەمە ببەمە سەرۆکی وڵاتی ئەو هۆڵەندا، ئەو کاتا من سەرۆکی 18 ملیۆن کەسم، ئەو کاتا منش دەتۆ دەبێ بڕێک بەرنامەکانی خۆم گۆڕانکارێک بەسەر پرۆگرامەکەم و بەرنامەکەم بکەم و بمە بە سەرۆک بۆ 18 ملیۆن کەس لە هۆڵەندا. بێگومان دەستکار، چونکە ناتوانێت بەتەنیا حکوومەتدا بمەزرێنێ، پێویستە بێ لە کۆتایی هەردوو حزبە ڕاستەکەی کە یەکێک فێفێدەیە و من بۆ خۆم وا بۆی دەچم کە حزبی نیو سۆشیال کۆنتراکت بەو سێیە حکوومەتێکدا بمەزرێنێ. بەڵێ سوپاس بۆ بەڕێز شێرزاد ڕۆژبەیانی چاودێری سیاسی لە شاری ئەلمیرە لەگەڵمان بووین. سپاس باش.